زۆر لە خانمان دەپرسن ئێمە تازە هاوسەرگیریمان کردو و دەمانەوەی ڕێگری بکەین لە دووگیان بوون. ئەم ڕێگریە بۆ ماوەی چەند بێت و باشە یاخود چ ڕێگایەک بەکاربهێنین. لە وەڵامی ئەم پرسیارەدا ئێمە ئامۆژگاریان دەکەین بە گوێرەی تەمەنی خاتوونەکە، چونکە تەمەنی زۆر دەوری هەیە لەسەر منداڵ بوون و هەروەها هیچ کێشەیەکیان هەیە خاتوونەکە یاخود پیاوەکە هیچ کێشەی هەیە یاخود نا، وا باشترە خۆیان فەحز بکەن. ئەگەر هیچ کێشەیەکیان نەبێت و ئافرەتەکەش تەمەنی بچووک بێت، لە خوار 25 ساڵی بێت، جیاوازە لەوەی ئەگەر هاتوو لەسەر و 30 ساڵی بێتن. ئەگەر لەسەر و 30 ساڵی بێ ئێمە ئامۆژگاری دەکەین کە ڕێگری نەکات لە دووگیان بوون، یاخود ئەگەر ڕێگریشی کرد بۆ ماوەیەکی کەمتر بێ. بەڵام ئەگەر خانمەکە تەمەنی بچووک بوو، لە 25 ساڵ بچووکتر بوو، دەتوانێت بۆ ماوەیەکی زیاتر ڕێگری بکە. ئەو هۆکارانی کە بەکاری بێنێ بۆ ڕێگریکردنەکە ئەوانیش جیاوازن، ئێمە بۆیان ڕوون دەکەینەوە کە هەر شێوازێک و باشی و خراپی خۆی هەیە. بەڵام وەکو سەرەتا ئێمە دەتوانین پێیان بڵێن ڕێگای هۆرمۆنەکان وەکو حەب دەتوانێت بەکاربێنێ، وەکو ئیمپلانۆن لەژێر قۆڵدا دەنرێتن و هەروەها ڕێگای سروشتی، ڕێگای کۆندۆم دەتوانێت بەکاربێنێ. بەڵام هەندێک جۆری ڕێگا هەیە وەکو دەرزی لێدان، دەرزی هۆرمۆنی، دەرزی سێمانگی پێدەوترێت، یاخود لەولە بینا و ڕەحم. ئێمە ئامۆژگاریان دەکەین کە ئەو دوو جۆرە بەکار نەهێنن، لەبەر ئەوان دوای وازهێنان لێشی ماوەی دووگیانیەکە بە پاش دەخاتن بە هیوای سەلامەتی بۆ هەموو خانمێک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.